ئێمە لەم کۆبوونەوەی ئەوەیە ئێمە هەوڵ بدەین بگەینە فەهمێکی مشترک ئەمە بۆ مزایەدەوتی سیاسی نییە لە بەردەم تەلەڤیزیۆن چکە ڕاستە و خۆ بڵاو دەکرێتەوە قابلی قبوڵیش نییە حەقیقەت سوالێکتان هەیە لەسەرەوەی نەوت چۆن دەڕوا ئوسوڵی خۆی هەیە چۆن لە ئێمە ئەو سوالە بکرێتن ئەمە بۆ مزایدەی سیاسی نییە لەسەر تەلەڤیزیۆن ئەم وای گوت و ئەو وای گوت سوالێکتان هەیە دەتوانەوێت لە ئێمە بکەن ئوسوڵی خۆی هەیە قوانینی خۆی هەیە دەتوانن ئێرە شوێنی محکەمەکردن نییە بەم شێوەیە سوال بکرێت و ئەوە بکرێت دەبێت ئەمە چوارچێوە و قوانینی پەرلەمان ڕعایەت بکرێت ئەمە نقطە یەکەم حقیقەت و ئەمە ئەبەدەن ئێمە قبوڵ داکەین سوال هەیە ئوسوڵی خۆی هەیە سوال دەکەن شت دەکەن ئەوەندە تانکەر دەڕوە پارەکەی دەکاتە ئەوەندە چی داتوە یعنی بەس بۆ ئەوەی خەڵک لە تەلەڤیزیۆن بڵێن وڵا ئێوە مثلا زۆر بە ئەوە دیفاعتان کردووە ئەمە ئوسلوبی سوال نییە قانون هەیە ئوسلوب هەیە سوال دەکرێت منیش مکەلەفم وەڵام دەدەمەوە ئێمە ئەمڕۆ لێرە لە بەردەم ئەم پەرلەمانە بەڕێزە یەک نقطە مهمە فعلا ئێوە بزانن ئەم داهاتە بەڵام مزایدەی سیاسی لە پێش تەلەڤیزیۆن قبوڵ نییە ئەمە نقطە یەکەم دوام ئێمە کاکە ڕاست تەواو کە بۆ تەواو کە من لەسەر خۆ